سنتەرەکەمان سنتەری دڵان هەستە بە هێنانی تیمێکی هندی لە وڵاتی هندستانەوە بۆ نەشتەرگەری منداڵان، ئەو منداڵانەی کە پێویستیان بە نەشتەرگەری هەیە لێرە نەمانەتوانی چارەسەری بکەین ئەوە بنێرە دەرەوەی وڵات کە پارەیەکی زۆر لەسەر حکوومەت ئەوەستا و لەسەر حکوومەت ئەوەستا. ئێستا و تیممان هێناوە توان لێرە نەشتەرگەریەکانیان بۆ بکەن و بەبێ ئەوەی ئەو ئەزیێتە بکرێت بدرێتە بەر عایلەی نەخۆشەکان کە بیبێنە دەرەوەی وڵات و مەسارفێکی زیاتریش هەم لەسەر حکوومەت دەوەستێ و هەم لەسەر خەڵکی عایلەی نەخۆشەکان دەوەستێ. بێجگەلەوەی ئەو نزیکەی 15 نەشتەرگەری ئەنجام درراوە هەمویان بە سەرکەوتەی. بێجگەلەوەش ئەو نەخۆشانە هەموو بەبێ بەرامبەر چارەسەر کراون کە لەسەر لە ڕێگای چەند دەستگایەکی خێرخوازی توانیراوە ئەو تیمە بهێنرێتن کە ئەو تیمەش بۆ چەند جارێکێنەوە بۆ بڕیاریاندەوە هەر چل ڕۆژ جارێک یان مانجی جارێک کە بێن ئەو نەشتەرگەریە ئەنجام بدەن.